من ناوم کەریم تۆفیق کەریمە خەڵکی سەیساقم ماڵم ئیسە لە سلێمانیە ئەم جارە چەند ساڵێک لە کە هاتمە سلێمانی بووم بە نەوتفرۆش ئەسپێک و عارەبانەیەکم کڕی هەوێم دەرێنا لە مەنتوجات نەوتفرۆش بووم لە بەنزیخانەی ئەقاری نەوتم بارەکرد تا ئەم حکومەتی هەرێم هات ئیتر دوایەوە حکومەتی هەرێم هات ئیتر ئێمە نەوتفرۆشیمان نەما ئیتر ئەوە ئەم عارەبانەمە کڕیوە ئیسا کۆڵانان ئەگەڕێم نانەوردە کۆکەم وڵی زۆری من بەختیاری ئەگەڕێم ڕزگاری ئەگەڕێم لە بەرامبەر ئەبوو سەنا و ئەگەڕێمەوە نانەوردەمە نێکۆ یەکەم و من ژەی بەمەی فرۆشم ئیتر خۆم و خەزانەکەم پێچین بەڕێوە پێشتر هەر ئیمساڵ نەبێ کەرم پێ بوار ئەسپم پێ بوو ئەسپ و عەرەبانە ئەسپەکەم برنجی خوارد دان لێ کوشتی تۆپی ئاوارە بووین لە دێگولانیش ئەسپ عەرەبانەم دروست کردووە خەریک بووم وەڵام عەرەبانەت زۆر دەمێکە دروستم کردووە تقریباً 20 ساڵ ئەمەم پێ و بێ عەرەبانەکە لێوەرەگرین بۆ مۆزەخانە مانگی 150 بۆ بڕینەوە ئەسپەکەم فرۆش عەرەبانەکەم لە ماڵەوە دانا سێ مانگ هەر پێیش دانیشتم خەریک بوو بمرم لە برسا ئەمە ئەم درۆیشیانە لەگەڵم کرد وڵا بێئیشیان کردن ئەشێ تا ئێوارە پێم بڵێن باوەڕ بە هیچ کەسێ ناکەم باوەڕ بە عەقڵی خۆمەکەم بچم بەیانی زوو دەرەچم بۆ کاسپی خۆم و ئێوارە ڕۆم هەموو ڕۆژێ هەیژین حاجی